ئامادەن بوانی بەڕێز ئەم کاتتان باش خۆشحاڵین لە درێژەی زنجیرە چالێکیەکانی دووەمین پێشانگای نێکستێپ لەگەڵتانە بەردەوام ببین. هیوادارین ئەوانەی دواوە بێنە پێشەوە و گوێ بگرن لەم بابەتانی کە لەم پانەڵەیە بازەکرێ. ئەمڕۆ سەرۆکی سێ زانکۆی ناحکومی لەگەڵماندان. ناونیشانی پانێڵەکەمان باز لە دۆخی زانکۆ ناحکومیەکان لە بەرەو پێشبردننی کواڵیتی خوێندنە. سەرەتا چین لای پرۆفیسۆر دکتۆر ئومێد ڕەفیق. کاک دکتۆر بەخێر بێ. ئەمانەوەی بپرسین پرۆگرامەکانی خوێندن و ڕۆڵی لە بەرزکردنەوەی کواڵیتی لە زانکۆ ناحکومیەکانی هەرێمی کوردستانە چۆن و بە چ شێوەیەکە؟ زۆر سوپاس، ئێوارەتان باش، بەخێرهاتنی هەموو بەڕێزان میوانەکانەکەم و دەستخۆشی لە ئەم ئیڤێنتە گەورەیەکەم. هیوادارم سەرکەوتوو بن. ماوەکەم چەنە؟ 8 دقەیەک. 8 دقە، زۆر باش. پرسیارەکەی تۆیان هەر پرسیارەکەین و ئەڕۆینە. زۆر باش لەگەڵ بابەتەکە. تەمان بەدڵنیاییەوە مابەتی پرۆگرام هەر لە زووەوە گەرۆک و مێژوش باسیکەینی چێکە لە ڕەگەزەکانی زانکۆ و هەروەها پرۆسەی خوێندن و پەروەردە. چکە بەبێ پرۆگرامی خوێندن و بەبێ سلیبەس و بەبێ ئەوەی کە پێگوتێت منهەجی دراسی یان خوتەی دراسی، زەحمەتە زانکۆیەک یان موسسەیەکی تعلیمی بتوانێت لەسەر ستانداردێک ڕێکەوتن بکایان زانکۆکەی بەرەو پێشبەرەیان ئەو موسسە علمیەی کە هەیەی بەرەو پێشەوەی با. بۆیە بۆ هەموو موسسەیەکی علمی پرۆگرامی خوێندن گرنگی خۆی هەیە و تایبەتمەندی خۆشی هەیە. ناکرێت ئێمە زانکۆیەکمان هەبێ یان دام و دەستگایەکی پەروەردە و فێرکردنمان هەبێ بێ ئەوەی کا پرۆگرامێکی زانستیمان هەبێ. بۆیە پرۆگرامی زانستی یەکێکە لە ڕەگەزەکانی خوێندن، وەک چۆن مامۆستا و خوێندکار ڕەگەزی گرنگی خوێندن و پەروەردەن. بۆیە پرۆگرامی خوێندنیش یەکێکە لە ڕەگەزە گرنگەکانی بواری فێرکردن و بە درێژایی فێربوون و هەروەها گەیشتن بە معریفە. پرۆگرامی خوێندن ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە پێشخستنی ئاستی زانکۆکان و لە بەرەو پێشبردننی. ڕەنگە ئەو ئوسلوب و میکانزم و ئالیاتانەی کە پرۆگرامەکانی خوێندنی پێ داڕێژراوە یان پێ دیزاین کراوە لە سەردەمی کۆنەوە بۆ ئێستا گۆڕانکاری گەورەی بەسەرا هاتووە. بەڵام ئەتوانین بکەین بە دوو بەشی سەرەکیەوە کە پرۆگرامەکانی خوێندن لە زانکۆکانە دانراون یان بە یاسا چەسپێنراون. سەردەمێکیانەوەیە کە پێی وتراوە پرۆگرامی تەقلیدی یان کلاسیکی. ئەویش خۆی بینیوەتەوە لەوەی کە پێی وتراوە با بڵێن مەوادی دراسی یان ماتریاڵی خوێندن کە پێکاتووە لە هەموو ئەو پرۆگرامانەی کە لە کتێبێک و لە تێکستبووکێکە دراوە بە مامۆستایەک بۆی کە لەسەر ئەو تێکستبووکە بتوانێت دەرس بڵێتەوە و لە چوارچێوەی ئەو تێکستبووکەیە بتوانێت نسبەی ئینجاز و فێرکردن لە چوارچێوەی تێکستبووکەکەیە بڵێتەوە. یان پێی وتراوە لە مەرحەلەیەکی دواترا پێی وتراوە مقەڕڕاتی دراسی یان ئەمەی کە ئێستا هەیە کە پێی وترێت پرۆگرامی خوێندن. ئەمەیان تۆزێ پێشکەوتوتر بووە لە مەوادی دراسی یان لە ماتریاڵی خوێندن. بۆیە ئەم دوو قۆناغە پیان وتێت قۆناغی کلاسیکی. قۆناغی کلاسیکی لە سیاغەکردن و لە دیزاینکردنی پرۆگرام بۆ زانکۆکان و لە چوارچێوەی تێکستبووکێکە ئەم پرۆگرامە خراوەتە بەردەم مامۆستاوە و مامۆستا وەکو بە شێوەیەک لە شێوەکان بە خوێندکاری وتوێتەوە و جۆرێک لە زاکیرەی شخصی پێویست بووە بۆ ئەوەی کە خوێندکار بتوانێت لە ڕێگەی پرۆگرامەکانەوە ئەوەی کە پێوتێت یونت یان پێوتێت وحدەی دراسی تەواوی بکە. بۆیە لەم مەرحەلەیە خوێندکار ڕۆڵێکی زۆر با بڵێم ئیجابی و ئەرێنی نەبووە، بەقەدەر ئەوەی کە ڕۆڵی ئەوەی بینیوە کە تەلقینەکرێ لە ڕێگەی لەبەرکردن و لە ئەوەی کە زاکیرەی یارمەتیەدا بۆ ئەوەی کە منهەجێک لەبەر بکە. بەڵام لە ئەم قۆناغە دوای تێستکردنی لە زانکۆکانە و لە ناوەندەکانی خوێندنە دیارە گۆڕانکارەکانی ژینگەی خوێندن وای کردووە کە ئەم جۆرە لە پرۆگرام مەقبول نەبێت لە لای ئەکادیمیەکان کە لە بواری
خوێندنە دراسەیان کردووە چونکە ڕەچاوی بارودۆخی کۆمەڵایەتی و هەروەها سایکۆلۆجی خوێندکاریشی تیانەکراوە بەقەدەرەوەی کە خوێندکار وەکو ئالەتێک زیاتر ئەرێنی نەبووە بەڵکو جۆرێک لە پرۆگرامی بەسەرا فەرز کراوە بۆی لە بەریکاوە پێوەرێکیش بووە قۆناغێکی پێ ببڕێت. بۆیە ئەم بابەتە کە دوای هەڵسەنگاندن و تەقییمکردن گۆڕانکاری گەورەی بەسەرا هاتووە گەیشتینە قۆناغێک لە قۆناغی مۆدێرن نەویژەوەیە کە خوێندکار بۆ خۆی بەشێک ئەبێت لە پرۆگرامی خوێندن و چیتر قبولی ئەوە ناکە کە جۆرێک لە تێکست دووشی بەسەرا فەرز بکرێ بەڵکو خۆی ئەبێ بە سنتەر و پرۆگرامەکانی خوێندن ڕۆڵی هاوکاری و یارمەتی دەرەبینن بۆ ئەوەی کە هاوکاری خوێندکارەکە بکەوە هانی باد بۆی کە لەسەر فرێمێک لەسەر چوارچێوەیەک ڕێکەون لەگەڵ زانکۆکەیە و زانکۆکە دەسەڵاتی ئەوەی هەبێ کە پرۆگرامەکانی خوێندن چاک بکایان گۆڕانکاری بەسەرا بێنێ. بۆیە ئەسالیبی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنی شەواتە میکانیزمەکانی گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنە وای کردووە کە جۆرێکی تازە لە دام و دەستگا بێنێتەکایەوە خۆ زانکۆ خۆی ئەو ڕۆڵە سەرەکیە نەگێڕێکە خۆی بڕیاردەری سەرەکی بێ لەوەی کە جۆرێک لە پرۆگرام بەرهەمبێنێ. ڕاستە هەر زانکۆیەک پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام لە هەمان کاتە جۆرێک لە هاوبەشیش هەیە لە نێوان زانکۆکانە. بۆیە هەندێک پرۆگرامی جیهانی یارمەتی دەربوون بۆی کە ئەم پرۆگرامانە بتوانن پرۆگرامی هاوبەشی لە دروستکرێت. لە دەرەوەی زانکۆکانیش هەندێک دەستگا دروست بوون بۆ ئەوەی کە ڕۆڵیان هەبێت لە دیزاینکردنی پرۆگرام بۆ زانکۆکان بەپێی خواستی زانکۆکان و بەرەوپێشوونی ئاسی زانکۆکان بۆ داڕشتنی پرۆگرامەکان. دەستەکانە خۆش بێ. من ئەمڕۆ گۆڤاری نێکستێپم لەبەردەستایە کە لە بابەتێکە ئاماژەی بەوەیەوە کە لە هەرێمی کوردستانە 20 زانکۆی حکومی و 17 زانکۆی ناحکومی لەگەڵ 12 پەیمانگای ناحکومیە هەیە. ئەمەوێ بیبەچمەوە بە بابەتەکەی بەڕێستەوە ئایا هیچ لێکچوون و جیاوازێک لە نێوان پرۆگرامەکانی خوێندن لە نێوان زانکۆ حکومی و ناحکومیەکاندا هەیە و ئەگەر هەیە لە چیا زۆرتر دەرەکەوێت؟ بەڵێ هەندێک بەش هەیە، هەندێک بەشی زانستی هەیە. تەمان وەزارەتی خوێندنی باڵا لە چەند ساڵی لە 2 ساڵی ڕابردووە هەوڵێکی دا تەمان وەزارە دەبێ خۆی ئەم هەوڵە بات هەوڵێکی دا بۆی پرۆگرامەکانی خوێندن یەک بخالێت لەو بەشانەی کە هاوشێوەن و ئەم محاولەی تا ڕادێکی زۆری سەرکەوتوو بوو. ئەوە جگە لە بەشی یاسا لە زانکۆ ئەهلی و حکومیەکانە پرۆگرامێکی موحەد یەکگرتوویان هەیە کە لە هەموو زانکۆکانە و پرۆگرامە هاوشێوەیەوە بە یەکەچێت. بەڵام وەزارەت محاولەیەکی تریشی کردووە دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستان زانکۆکان کرانەوە بەڕووی دنیاە. ئێستا دام و دەستگا هەیە تەنها کاری ئەوەیە کە دیزاینی پرۆگرام بکات. بۆ نمونە وەزارەت زۆر پشتگیری لە بابەتی ئەکریدیتیشن و بابەتی دانپێنانی نێودەوڵەتی کردەوە. بۆیە لە ڕێگەی ئەم پرۆگرامەوە تواندرا هەندێک مؤسساتی ئەوروپی بێنرێن لە کوردستان و دیزایندی هەندێک پرۆگرامی تایبەتمەند بکەن بۆ زانکۆکانی کوردستان بۆ ئەوەی پرۆگرامی خوێندنی زانکۆکانی هەرێمی کوردستانیش هاوشێوە بێت لەگەڵ زانکۆکانی دنیاە، زانکۆ پێشکەوتەکانی دنیاە. بۆیە ئێستا لە بەشێکی زۆر لە زانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە زانکۆ تایبەتەکان بۆ نمونە زانکۆیەکی وەکوی ئێمە لە هیچێک لە بەشەکانمانە ئەکریدیتیشنی زیڤامان هەیە کە با بڵێن مؤسسەیەکی ئەڵمانیە زیڤا. ئەم مؤسسەیە توانیوێتی لە ڕێگەی پرۆگرامەکانی خۆیەوە پرۆگرامی زانکۆی ئێمە و هەندێک زانکۆی تریش لە هەولێر و لە سلێمانیش وا لێ بکات کە لە پرۆگرامی زانکۆکانی ئەڵمانیا بچێیان لە ستانداردێکی هێناوەتەکایەوە. ئەم ستانداردا وای کردووە کە پرۆگرامی زانکۆکانی هەرێمی کوردستانیش هاوشێوەی زانکۆ پێشکەوتەکانی دنیا پرۆگرامی پێشکەوتوو بن و هاوکاری خوێندکار بن بۆ دروستکردنی خۆی. ئەساسەن ئامانج لە دروستکردنی پرۆگرامەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگەی پرۆگرامی خوێندنەوە جۆرێک لە بەهای هاوبەش تەسبیت بکەین و جێگیر بکەین و ئەم بەهایانە دواتر ڕۆڵیان هەبێت لە دروستکردنی کەسێکی شیاو بۆ کۆمەلگا. پرۆگرامەکە ڕۆڵی ئەبێت وە هاوکارە بێت بۆی کە کەسێکی خاوەن بەها و خاوەن سلوک لە چوارچێوەیەکی جێگیرە بۆ کۆمەلگا دروست بکەین و پرۆگرامەکانی خوێندن نەتوانن ئەم ڕۆڵە بگێڕن. بۆیە تاوەکو پرۆگرامەکانی خوێندن
پرۆگرامی باش بن و تەبابن لەگەڵ ژینگەی کۆمەڵایەتی و سیاسی و پێشکەوتنی کۆمەلگاکەیە ئەتوانن بەرەمهێنەری تاشی کارە و تاچی تەندروست بن بۆ کۆمەلگا. بۆیە پرۆگرامەکانی خوێندن نابێ پشتگوێ بخرێن و لە پشت پرۆگرامەکانی خوێندنەوە لە وڵاتە پێشکەوتەکانە فەلسفەیەکی سیاسی دیاریکراوەیە و فەلسفەیە ئەتوانێت ڕۆڵ بجێڕێت لە جێگیرکردنی جۆرێک لە بەهای کۆمەڵایەتی، جۆرێک لە بەهای زانستی کە دوجار ئەتوانن ڕۆڵ بجێڕن بۆ کۆمەلگایەکی تەندروست کە تاشی تەندروست دروست بکات. دەستەکانە خۆشبێن پرۆفسۆر دکتۆر ئومێد ڕەفیق سەرۆکی زانکۆی جیهان لە سلێمانی هەر پەیوەست بە بابەتەکەی بەڕێستەوە ڕۆڵ و دەور و نەقشی وەزارەتی خوێندنی باڵا بۆ زانکۆ ناحکومیەکان چییە؟ ئەمە پرسیارێکە دوایی ئەگەڕێمەوە وەلا دەگەر وەڵاممان بیتەوە. ئێستا چینە لای پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر ئیسماعیل عەبدوڕەحمان سەرۆکی زانکۆی نێودەوڵەتی قەیوان کە ئەمڕۆ لەگەڵمانە بە خۆشحاڵیەوە. دکتۆرم کاتەوە باش. ئەمانەوەی بپرسین بەڕێستان بە حکومیەوەی سەرکردەیەکی ئەکادیمین لە وڵاتی مالیزیا و چەند ساڵێکە هاتوونەتە هەرێمی کوردستان ئەزمموی زانکۆی فرانچایز یا زانکۆی هاوبەش لە نێوان زانکۆیەکی نێوخۆیی و نێودەوڵەتیە دروستان کردووە بە ناوی زانکۆی نێودەوڵەتی قەیوان کە بە هەماهەنگی لەگەڵ هەندێک لە زانکۆکانی مالیزیادایە. ئایا ئەزمموی خوێندنی هاوبەش لە نێوان زانکۆیەکی نێوخۆیی و نێودەوڵەتیە چۆن و بە چ شێوەیەکە؟ Thank you very much, everyone. Bekhairbe. I am very happy today because I've been in Kurdistan for close to 6 years. So, Ferbun Kurdi, Hewash Hewash. And it's a very nice place. I have been close to 17 years outside Malaysia, overseas, in America and Britain. And I want to tell you that Kurdistan is a very, very nice place. One of the main reasons why I love this country very much is I seen that this country has a great potential, especially in terms of human capital. Because when you talk about education, there is no boundary. There is no one country that reflects one education by itself. Because I remember when I attend one session given by the board of director of Intel. He's a professor, Harvard professor in Malaysia. He mentioned that the strength of a lot of education, the strength of certain world-class companies is in complementary. So in other words, you have your own strength, we have our own strength, and we combine the strength together rather than so-called as substitute. You know, I try to compete with you. So Malaysia, we have a couple of universities who are ranked top 200 in the world because the government has spent hundreds of millions of research grants and also a lot of investment in terms of education. We want the students especially to get involved in terms of international collaboration because when we have our students to be in Malaysia or Malaysian students to come here, then you will have like a lot of positive impact. Because I remember in 1940s, Korea is not a superpower. You know, in fact, countries like Malaya at the time, Pakistan and India, we are the one who become the teacher of Korea. But after 1990s, Korea goes astronomically very, very fast because of the strength of their education. And what happened is that in 1990s, you'll find that there are a lot of Korean companies, especially like you'll find that Hyundai and many other companies now able to challenge Japanese as another superpower. So our experience when I come here is that we want to have a lot of collaboration because a lot of studies are in strength of what we are doing. We find that
in the establishment of Taiwan International University, after 6 years, we have around 12 programs, including medical programs like pharmacy, dentistry, medical laboratory, and a lot of this expertise are one of the things which we can find. See, in terms of business, when you talk about business, you also apply what are your strengths, and Malaysian universities, especially our alumni. So UTM, for example, has been more than 100 years, and our student alumni has been around many parts of the world. So we can engage a lot in terms of this collaboration, and I believe in the long run, all the people here will benefit. I think this is a brief introduction. And you have any other further things else? زۆر باشە، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. هەڵبەت بەڕێزان ئامێری وەرگێڕانی ڕاستەوخۆ لە زمانی ئینگلیزیەوە بۆ کوردی لە بەردەستە هاوکاران متوانن بە سەرتانە داوەشکەن ئەگەر لە زمانەکە تێنەگەیشتین. کاک دکتۆر ئیسماعیل، ئەمەوێ بپرسم بە ئەزمموی خۆت، تۆ ئاماژەت بەوەدا کە ئەزمونت هەیە لە چەندین وڵاتی ئەوروپی و خۆراوایی و دواتر هاتوونەتە کوردستان. لێرە ئەزمموی زانکۆی نێودەوڵەتی قەیوانتان دامەزراندووە. ئەمەوێ پێم بڵێ لە ماوەی ئەو 6 ساڵەی کە لە کوردستاندان، ئایا خاڵی سەرکەوتنی زانکۆی نێودەوڵەتی قەیوان زۆرتر لە چییە ڕەنگیاوەتەوە؟ ئەو دەرفەت و ئاڵنگاریانەی ڕوبەڕووتان بوونەوە لە کوردستان بۆ دروستکردنی زانکۆیەکی فرانچایز چی بوون؟ Thank you very much. In terms of the challenge in education, one thing when you talk about education and the love of education is that I'm here for close to 6 years already. We have to know that in education, the mathematics of success is different. You know, in education, the more you divide, the more it will multiply. Meaning that everywhere you go, you are going to share whatever knowledge you have. One thing which I love about Kurdistan is that they respect humbleness, you know, because it matches those from Malaysia, whereby we really develop this element of humbleness, and then because of that, it works together. The strength in terms of the importance of education, especially is in terms of development of a lot of areas. The areas like tourism management, the areas like the management of medical faculties. There are a lot of things I believe that with the strength of Kurdish people, where you have a lot of expertise outside the country. So I believe we are going to develop this gap of love towards the country to build this country into another superpower. You know, if you want to look at Singapore, for example, Singapore do not have any much material resources, because we know Singapore because it is our neighbor, and whatever education learned in Singapore is the same with what we have learned also in Malaysia. And being understanding the element of complementary, it gives you an element of shortcut, whereby you can apply this concept of development of this strength. So I believe the importance of, when you talk about management, there are two things. Number one is they call it effective, and the other one is the efficient. When you talk about effective, meaning, let's say you spend 100 million and you get the point. So efficient means you can spend 20 million and you can get the point. So it is not getting to the point that matters. It's applying using the least resources and getting the best point, right? So because of that, I believe by having an element of complementary, we will work as a team. And this is how we work together. The main point is that the person must have a great love in this country. Like for me, my main love are the Ganjani Kurdistani, you know, the youth, the shabab of this country. They are the future of this country, and because of that, my 6 years is just a short time here. Zosmas. دەستخۆش دکتۆر ئیسماعیل.
ئەگەڕێمە وڵات ئەچمە لای پرۆفیسۆر دکتۆر کدر ماسووم هەورامی سەرۆکی زانکۆی نێودەوڵەتی تیشک. کاک دکتۆر هەم ئەزمموی سەرۆکایەتی زانکۆی کۆی هەبووە پێشتر، واتە لە زانکۆیەکی حکومی بووە، ئێستا لە زانکۆیەکی ناحکومیە. ئەمەوێ باسی ئەوم بۆ بکە کە زانکۆکانی کوردستان چۆن ئەتوانن بەپێی پێوەرە نێودەوڵەتەکانی زانکۆکان بڕۆن بەڕێوە، و ئایا ئەو لێکچوون و جیاوازەی کە لە نێوان ئەزمموی زانکۆی کۆیە و ئەزمموی زانکۆی تیشک وەکو زانکۆیەکی ناحکومی چۆن و بە چ شێوەکە؟ سپاس و بەخێراتتان دەکەم و ئێوارەتان باش. سپاس. دیارە کە دوونیە پێیان گوتیان شتێک بڕێەوە، گوتم ئەکادمیک ئەکسلەنس ڕەنگیەوەبی، گوتیان ناوەڵا شتێکی تر و ئاکا و ئیتفاقمان کرد لەسەر ئەو شێوەیە کە مقارنەی یا تێوینی بکەین لە بینی زانکۆکانی کوردستان و دەرەوە، کە بەش بەڕاستی زۆر زەحمەتە ئەو شتە. و دوایە باگوتم شتەکە باومە بینی دوو زانکۆکانی کوردستان و زانکۆکانی بەریتانیا، کە هەردووک بەڕاستی بەریتانیا ئەوەکی مەشهورە لەسەر تعلیم و لەسەرەوە. و جیاوازی بەڕاستی ناتوانم هەر پێک ناچێت، زۆر جیاوازە. جارە لە پێشەوە مشکلەی یەکەم لە بۆ زانکۆکانی ئێرە تەڵەبەیە. لەوێ تەڵەبە لە 6 ساڵی ابتیدایی و دەخۆنی و شتی فێر دەکەن و زمان، و لەوێ سێ شت زۆر ئەساسیە لە خوێندن: زمان، علوم زانست و مافماتیک. ئەوە سێ ئەساسیە لە هەموو خوێندنێکدا. لە 6 تاو دەبی پێدەرێن GSC کە 5 ساڵە وەکو ناوەندی ئێمەیە، نەک بە 3 ساڵ 5 ساڵ. لەو 5 ساڵە دەبینەوە سەبجەکت هەربژێری، و ئیوا هەیە 5-6 سەبجەکتی تریشی داهاتە ناو دراسەکەی بۆ ئەوی بەهێزی بکە لە منافەسە لە زانکۆ، بۆ منافەسە. لەوەی کە ئەوی دەرچوو توانی دەرەجەی باش بینی لەو 9 دەرسەی، ئەوەی دەکا بستە ناو ئەی لێڤڵ 2 ساڵە و هەموو تەڵەبەک ناگاتێ، لەبەرەوە زوربەی لە GSC ئیمتیحانەکەی دەدەن و واز لە خوێندن دەینن، و دائیمەن لە فترەی GSCش ئەو کەسەیان فێرە ئیشە کردووە. جارێ دەبی 2 هەفتە 3 هەفتە مانگەک بچی لە شوێنێک بە خۆڕایی ئیشێ بکە. ئەوانیش تەقریب دەن چۆن ئەو ئیشە، و ئەغرەبیش لەو شوێنە ئیشی کردێ دوایوی ئیشی دەدەنێ، وەکو ئەلەوەلەوە خۆی دادنێ و تااقەتی ئەی لێڤڵ و جامیعەی نییە. لەو 2 ساڵەی ئەی لێڤڵ کە دەخوێنی شتێکی یەکجار گرانە. تۆ ئەو لەوێوە سپێشاڵەتی دەست پێ دەکە، لەوێوە 2 ساڵ ئەو مەوازێ ئەو شتانەی ئەو سەبجەکتانەی هەڵدەبژێری کە لە بۆ کولیەکانە. وەرەزان بۆ تۆ بایۆلۆجیە، کیمیایە، فیزیا، ئەو ئەوانە هەر دەبژێری. بۆچی تر بۆ خۆت هەری دەبژێری لەوانە 4 مادە دەبی هەڵبژێری. لەو 4دەی لەو 2 ساڵەی دەتوانم برێم لە هەوراز بەکەلۆریۆسە، بە هەوراز بەکەلۆریۆسیمەیە هێزەکەی. بۆیە تەڵەبەکە کە 2 ساڵی ئەی لێڤلی تەواو کرد، شارەزایەکی یەکجار زۆری هەیە لە مەوزوعەکەی. مەسەلەن هەر کتێبەیان ئەوەیە، ینی بەڕاستی دووەم خوێندن لەوەی نێتوە لەبەریکەی، هەموو کتێبەکە لەبەرکە ناجح نابی، هەموو شتێک دەبی فکرکەوە چۆنە و چۆن نییە. ئێستا دەبینیم لێرە سوال بوویتە یەس و نۆکۆکە، هەڵبژاردن. ئەوەش هەڵبژاردنش غەڵەتە. لەبەرچی؟ چونکی هەموو هەڵبژاردنە کە سوالی هەڵبژاردن بێ 0 هەیە، زائید و ناقست و ئیمە و ناقست و تێدا نییە. یەکێک دەتانی بەخۆ بەخش هەر لێبدا و لێبدا و ناجحیش بیتن، بەڵام کە 0 بوو نەیزانی جواب نەداتەوە 0، ڕاز بوو ئەوە زائید 2، نەیزان ئەوە جوابی داوە و غەڵەت بوو ناقص 2.
بۆیە دەرەجا لەوێندا شتێک نییە برێ یەکە سەڵی وەرگری ناوەتوی وەرگری شتیوە هەر نییە بەڵێ زۆر قیاس لەسەر دەرەجە ناکرێ بەڵێ زۆر با بڵێن نمرە بەڵام لە ئەوەلەن لە ئیبداعە لە نووسینە چونکی لە ئەی لێڤڵەوە هەر برێ چەند هەفتەک و ئەسەیەکی گەورەی دەداتێ وای لێ دەکا ئەو تەڵەبە بیر بکاتەوە چ بکە چۆن ئەوە بکە چۆن مشکلەکە حەل بکە یعنی لە مستەوایەکی بەرزە بەڕاستی لای لێڤڵەکە و تەنانەت تەڵەبەکی بەریتانی لە ئەیلێڤلی تەواو کردبی بستە ئەمریکا لە دوی کولیەکەدا دەدرێ نەک لە یەکی کولیە بۆیە یعنی شتێکی بەرزە کە دەستە کولیەکە کولیە ئاسانە لە بۆی چونی تقریبا ئەو مواضیعانەی زۆری کردیە بۆیە زەحمەت نییە وە قورس نییە و مستەوایەکی بەرزیشی هەیە کاک دکتۆر ئاماژەت بەوەیە کە لەوێ ئیش لەسەر سێ بابەتی سەرەکیەکەن کە یەکێکیان زمانە و یەکیان ماتماتیک یەکیان زانستە ئەمەوێت لەسەر زمان ڕاو بگرم بەشێکی زۆری دەرچوانی دوازدەی ئامادەیی کە دەچنە زانکۆ و پەیمانگاکان جگە لە زمانی شیرینی کوردی زمانێکی دیکە نازانن ئایا چۆن بتوانرێت چارەسەری ئەو گرفتە بکرێ ئەو زمانی ئینگلیزیەکەەوە هیچ دەخون و یعنی ئەوە نییە وە زمانە چی دەبی هەڵبژێری فەڕەنسیا ئەڵمانیا هەرچی زمانێکە هەڵبژاردننی زیاد لە زمانێکی نەیتف بەڵێ یەکێکە لە مەرجەکانی چوونە ناو کۆلێژ و پەیمانگا پێت باش ئەمە بەڵام دەتانی مەسەن لە ئەی لێڤڵ لە ساڵی یەکەمە ئەی لێڤڵ ئەو زمانە دەخوونی بەڵام لە ساڵی دووەم دەتانی بیکاتە سێ مادە چونکی ئیشەکەی زۆر زۆر قورس دەبیتن بۆیە دەتانی ئەوەی بکاتن و لە ساڵی یەکەمیشەوە دەست دەکرێت بە تەقدیمکردن بۆ جامیعە دەتوانی سێ جامیعە هەڵبژێری و ئەو جامیعە ئینتەروی لەگەر دەکات بانگی دەکەن و ئینتەروی لەگەر دەکەن بزانن قابلیەتی چییە و دووەم لە مەکتەبەکەی بۆی دەنووسن کە ئەو پەڕە لە GSE چۆن بووە لە ئەیلێڤڵ چۆن هاتا ئێستا ئەو ساڵەی بۆیە ئەوەکی تەقویمیەوە دەکەن مەسەلەن پێی دەرێن ئەگەر تۆ ئەی پلاس و یا ئایەک و دیەکەتینە یا ئەوەکانی لە بۆ دەکەن ئێمە تو وەردەگرین نەتینە تازە تەواو دەبی ساڵێککە ئینتزار بکاتەوە دیسان امتحان بداتەوە بۆ جامعێکی تر وەربژێ باشە دکتۆر قورسە ئەگەرەوە زمونە بگوێزرێتەوە بۆ کوردستان بۆ نمونە خوێندکارێکی دوانزەی ئامادەیی جگە لە زمانی کوردی بۆی دیاری بکرێ کە زمانێکی دیکەی وەکو ئینگلیزی فەڕەنسی عەرەبی بێ دەخوێنی لەوەکان با ئینگلیزێکی زمانی سێمی بۆ ینی پێت باشە بکرێ بە مەرجێک بۆ پۆلی دوانزەی ئامادەیی بۆ ئەوەی ئێمە زانکۆکانی خۆمان بینە سەر ئاستێکی دنیا پێویستە ئەو سیستەمی خوندنی ئێمە تەواو بی نەبیتە ئەو دەرخ و یەکێک دەرخەکەی زۆر باشەوە پێوەرە نێودەوڵەتەکانی جامیعە زیادکردن 2 ساڵی تر زانکۆ زیاد بێ لە باتی 4 ساڵ بێتە 6 ساڵ بێتە 6 ساڵ ببێتە 6 ساڵ 6 ساڵ بەڵام ئەو 2 ساڵەی بینێ دەبیت تەڵەبەکە تەهیەکەی ئێمە مواضیعەکان لە 6 وەردەگری هەموو مواضیع عامە ئەوەیە یعنی وەنەبی ئەوەی تەخەسوسی تێدا نییە هەر علمی و ئەدەبیەکەیە ئەتو دەچێت علمی یا چێ ئەدەبیەکە بەڵام نەیگوت ئەتو دەچێت تۆپ هەندەسە طبیعات ئەوە بە جوێرەی ئەدەبی دەچێت تاریخ دەچێت جغرافیا مثلا بستە تاریخەکە لۆ هەموو دەرسانە وەربگری با ئیمتحانی تاریخ بدا و بستە بەشە تاریخەکەی بۆیە کە بە قووەتر دەبیتن لەو مەسەلە دەست خۆش ئینجا کە جوە جامیعەش لێرە دەست پێ دەکاتن جامیعەتی وێ طبعا وەکو هەموو شتێک مامۆستای هەیە دەرسی پێدەرێ بەڵام ئەو دەرسەی بدەرێ هەموو بتبع وەکوی لە بەرکەی و ئەوە بکەی بێەوە ساقیت دەبی چوچین ئەو لەگەر دەرسەکەت پێدەرێ دەیان ڕیفرەنست دەداتێ بڕۆ بگەڕێ شتێک بە خۆدەوە بکە و هەر ناو ناو ئەسەی بە ئەسەی حرب ئەسەی و ئەسەی والیدا دەتوانی چۆن مشکلات سولوشنەک ئەوەی حەلی کاتن یانی گیر و گرفتەکە حەلیکە بڕۆ لەسەر ئەوەی بنووسە فکرێک ئەوەی فکری زیاد دەکە و دەمەوێت ئەوەشت پێکەن دەوام مثلا لە ئیبتیدائیەوە تاپ هەموو جامیعە ڕۆژێ 8 ساعات خوێندنە ولا بەریتانیا بەس 12 ڕۆژ عوتڵەیە 12 ڕۆژ ساڵی 12 ڕۆژەوە 200 سالەوە هەر دەڕواوە لە کوردستان 12 ڕۆژە کە پێی دەرێن بانک هۆڵیدەی چیتر نییە شەموو یەک شەمۆکانی ئێوە تەواو
يعني شتێک نییە عوتڵە وەکو ئێمە مانجی 12 عوتڵەیە مانجی 3 عوتڵەیە ئەماژا دەکەی تەڵەبەی ئێمە 6 مانگ ناخوێنی. بەڵێ کاریگەری عوتڵانە چییە لەسەر پرۆسەی خوێندن و پەروەردەکردن؟ دەبی مەسەلەن ئەگەر مانەوێ خوندن ئاوا بڕوە دەبی پەروەردە دەربندرێ لەو هەموو عوتڵانە. بەڵێ بەڕاستی چونکی ناکرێت و هەر ئەو عوتڵە هەر مانجی 3 هەر تقریبا نییە. مانجی 4 و 5 لە 5 دیسان جامعات و هیچی نامینێ تقریبا خوندن. ئەوە طبعا هەموو تەسیری هەیە. دەستەکانە خۆش بێ کە دکتۆر خودر ئەگەڕێمەوە بەلای دکتۆر ئومێد ڕەفیق پرسیارێکم کرد ئەویژەوەیە وەزارەتی خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی وەکو چەتری کۆکەرەوەی سەرجەم زانکۆکان وەکو لایەنێکی چاودێریکەر ئایا ئاسی چاودێریکردن و بەدواداچوونی بۆ پرۆگرامەکانی زانکۆ ناحکومیەکان چۆنە و لە چه ئاستێکایە؟ ئایا هەمان چاودێری کە بۆ پرۆگرامەکانی زانکۆ حکومیەکان ئەیکا بۆ زانکۆ ناحکومیەکانیش ئەیکا یاخود جیاوازە؟ وەڵا بەتەکید وەزارەت لە ئێستاە من نتوانم زۆر بە سەریحی لێرەوە بڵێم کە ڕۆڵە چاودێریەکەی لەسەر زانکۆ تایبەتەکان زۆر زیاترە لە چاو زانکۆ حکومیەکانە تا ڕادەیەکی زۆر دەستی زانکۆ حکومیەکانی کردوێتەوە و ئازادی زۆرتری پیاون لە بابەتی کارەکەی چییە؟ وەڵای ڕەنگە هۆکار زۆر بێ بۆ ئەوەی کە لێرە دوو قانونی جیاواز هەیە لە ڕاستیە لە کوردستان قانونێکەیە بۆ زانکۆ حکومیەکان کە پێوتێت یاسای ژمارە 23 ساڵی 2008 و یاسایەکی تریش هەیە بۆ زانکۆ ئەهلیەکان کە پێوتێت یاسای ژمارە 3 ساڵی 2013 بەپێی ئەم دوو یاسایە تا ڕادەیەک جۆرێک لە فلکسبلیتی و لە مرونەت و لە نەرمی هەیە لەگەڵ زانکۆ حکومیەکانە قانونەکەش کۆنترە ئەوە یارمەتی دەرە بۆ ئەوەی کە ئەوان دەستیان کراوەتر بێ و لە حکوومەتە خۆتە زانی لێرە زۆر ناتواندرێ مامەڵەی قورس لەگەڵ حکوومەتە بکرێ بیر لەوە بکرێتەوە زانکۆکە سزا بدرێ ئەگەر پابەند نەبوو هاتا دوایی ڕەنگە ئەو ڕێکارانەی کە لەگەڵ زانکۆیەکی ئەهلیە یان تایبەتە ئەگیرێتە بەر ئاسانتر بێ بەنسبەت وەزارەتەوە وەک لەگەڵ زانکۆیەکی حکومیە بۆیە هەردوو یاساکەش ڕۆڵیان هەیە لەوەی کە وەزارەت چەندێک دەتوانێت چاودێر بێ من بە تێڕوانی من ئەم حڕێتە بۆ خۆی ڕۆڵێکی ایجابیە بۆەوەی کە زانکۆکان بۆ خۆیان بیر لە ڕێگای تازە بکەنەوە بۆەوەی کە پرۆگرامەکانی خوێندن پێش بخەن خۆشی پرۆگرامی خوێندن بە دوو ڕێگا پێش ئەخرێت ڕێگایەکیان بە عەرەبی تۆزێک تعبیرەکە باشترە پێوتێت تەحسین ئەویش ئەوەیە کە تۆ پرۆگرامەکە بە جۆرێک لە جۆرەکان هەموار نا ینی چاچی بکەیتەوە ڕێکی بخەیتەوە بەشێکی لابەری بەشێکی زیاد بکەی ینی ئەوەیە ئەسلوبێکی تریژەوەی کە پێوتە تەطویر ینی گەشەی پێبیت یان پێشی بخەیت ئەویش ئەوەیە ڕەنگە بە کاملی پرۆگرامەکە بگۆڕی ینی تەطویر پێشکەوتوترە ینی لە تەحسینیش لەخۆی ئەگرێت بۆیە پرۆگرامەکانی خوێندن ئەتواندرێت لە ڕێگەی تەطویرکردنەوە ئەنجا بۆ ئەمەش دوو ڕێگا هەیە ڕێگایەکیانەوەیە کە وەزارەت بیری لەوە کردوێتەوە کە لیژانی هاوبەش و مشتەرەک و باڵا دروست بکە بۆی کە خەڵکی بە ئەزموون لەو لیژنانەیە هەبن بۆی بتوانن گۆڕانکاری لە پرۆگرامەکانی خوێندنا بکەن بە تایبەتی ئێستا کە ژینگەی خوێندن گۆڕانکاری بەسەر هاتووە و بابەتی نوێ هاتوۆتە ناو بابەتی سەردەمێنە هاتوۆتە ناو زانکۆکانە و ناکرێت زانکۆکان ئاگایان لەو گۆڕانکاریانە نەبێ ڕێگاکەی تریژەوەیە کە ئێمە بیر ئەوەی کە باسم کرد بیر لەوە بکەینەوە کە موسساتی تایبەتمەند هەیە بۆ دیزاینی پرۆگرام و وەزارەت دەستی زانکۆکانی واڵا کردووە کە بۆ ئەوەی بیر لە دام و دەستگایانە بکەنەوە یا هاوکار و یارمەتیدەری زانکۆکان بن کە دیزاینی جۆرێک لە پرۆگرام بکەن هەم لەسەر داوای خۆیان و هەم لەسەرەوەی کە ستانداردی نێودەوڵەتی هەیە بۆ پێشخستنی زانکۆکان کە شانبەشان و هاوتەری بە لەگەڵ پێشخستنی کۆمەلگا و پێشکەوتنی کۆمەلگا لە ڕووی تەکنۆلۆژیا و لە زانکۆی جیهان لە سلێمانی لە هەولێر لە دۆک کەمپەسی هەیە و وەکو زانکۆی سەربەخۆ تەعاملەکە ئایا پشت بە کامیانە بەسێ بەوەی دەستگا نێودەوڵەتەکان بۆ دیزاینکردنی پرۆگرامەکانی یاخود پشت بە هێز و دەستی ناوخۆیی ئەوەسێ بۆ دیزاینکردنی پرۆگرامەکانی خوێندنی؟
ئەخۆی لە سەرەتای دروستبوونی زانکۆکانی جیهانەوە پشت بە پرۆگرامی ناوخۆیی بەستراوە بەڵام لە ئێستاە زیاتر لە دوو موسسەی نێودەوڵەتییان ئاسکایکیشان زێفایە ئێمە بەش بە بەش ئەتوانینەوە اعتیمادی وەزارەت اعتراف بەم دوو دەستگایەکە بەڵێ وەزارەت اعترافی پێک لەبەر دەستگای نێودەوڵەتی بەشێکی زۆر لە پرۆگرامەکانی وڵاتانی ئەوروپا ئەم دەستگایانە دیزاینیان کردووە و ئەم دوو دەستگای ئێستا هاوکاری ئێمەن طبعاً ئەمە کۆستێکی مادی زۆر گەورەی تێچێکە موسسەیەکی نێودەوڵەتی دیزاینی پرۆگرامت بۆ بکە بەڵام لەگەڵەوەشا ئێمە دوودڵ نەبووینە لەوەی کە لەم ڕێگایەوە توانیمانە هەندێک لە بەشەکانمان بینە ناو پرۆگرامی نێودەوڵەتیەوە و ئێستا دیزاینی وەکوتم بەشی مەسە ئایتی لە زانکۆی ئێمە بە کامل هەر 4 ساڵەکە دەستگای زیڤا پرۆگرامەکەی بۆ دیزاین کردوین ئێستا ساڵی داهاتوو یەکێکی تر لە بەشەکانمانەکەین دوای وردە ئیدارە و تۆمار و بەشەکارگەڕەکانیشمان دەست پێەکەین و لە زانکۆی هەولێر ئێستا جیهانی هەولێر نزیکی 12 بەشیان ئەم متمانی نێودەوڵەتیان بەدەستێناوە زۆر باش باشە ئەم گۆڕانکارانی کردوتانە وای کردووە کە زانکۆ حکومیەکانیش چاوتان لێ بکەن بۆ ئەوەی پشت بۆ دەستگا نێودەوڵەتانە ببەستن بۆ گۆڕانکاریکردن دیزاینکردنی پرۆگرامەکانی خۆیان یاخود ئەم دەستکراوەیە تەنها لای زانکۆ ناحکومیەکان هەیە وەڵام پێم بە پێچەوانەوە ئەبینم وەزارەت زۆر هاوکارە لەمڕۆ لەگەڵ زانکۆ حکومیەکانەوە زۆر هانیانەداوە دەستیانی کراوە کردووە کە ئەوانیش بتوانن ئەم ڕێگەیە مادام کراوەیە بیگرنە بەر بۆەوەی کە ئەوانیش لەگەڵ هەندێک موسساتی نێودەوڵەتیە بیر لەوە بکەنەوە کە پرۆگرامەکانی خوێندن گۆڕانکاری بەسەرابێ و پێش بخرێت چونکە بەڕاستی ئەم پرۆگرامانی خوێندن کە ئێستا لە زانکۆکانە هەیە و هەندێک جار لە لای جیلی پێشووە لە تەنانەت لە جیلی ئێمەشە وا بیر لەمە ئەکرایەوە کە تێکست بوو شتێکی مقدسە و نابێ کەس جورئەتی ئەوەی هەبێ کە گۆڕانکاری لە تێکست بوو کا بکە بەڵام ئێستا بیر و ڕایە گۆڕانکاری بەسەرا هاتووە و پێویستەکە بە پێی بارودۆخ و پێشکەوتنی کۆمەڵایەتی و زانکۆکان و لە ڕێگەی پرۆگرامی خوێندنەوە بتوانن کاریگەری لەسەر گۆڕانی کۆمەڵایەتی دروست بکەن چونکە ئەگەر زانکۆکان نتوانن ئەو هەنگاوانە و ئەو جورئەتیان نەبێت کە بتوان پرۆگرامەکانی خوێندن بگۆڕن و بتوانن لە ڕێگەی پرۆگرامەکانی خوێندنەوە تاکیشی تەندروست بۆ کۆمەلگا دروست بکەن کە ئەویش جورئەتی گۆڕانکاری هەبێ زەحمەتە چاوەڕێەوە بکەین کە موعجزەیەک دروست بێ بۆیە پرۆگرامی خوێندن ڕاستە ڕۆڵی سەرەکی لە لای خوێندکارە و ئەزانین بە پێی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و بابەتی با بڵێن ئەمەی کە پێگوتێت پێشکەوتنی سمارتەوە دنیا گۆڕانکاری زۆر گەورەی بەسەرا هاتووە ئێستا بەشێکی زۆر لە ئەرکەکانی مامۆستا کەم بووتەوە ئەگەر جاران لە 130 تا 50 بوو بێ ئێستا ئەرکەکە زۆر کەم بووتەوە تەنها ڕۆڵەکەی ئەوەیە کە ڕۆڵی ڕێبەرایەتیکردن و ڕێزنیشانکردن و ڕێگا پیشاندان زیاترە بینێ بۆی کە خوێندکار بخاتە سەر ڕێگایەکی ڕاستەقینە ڕاست دەستە خۆش بێ هەڵبەت هەموو سیستمێکی پەروەردەیی 4 ئەساسیاتی هەیە کە یەکیان خوێندکارە یەکیان پرۆگرامە یەکیان مامۆستایە یەکیان ژینگەی خوێندنەکەوەی پێڵێن کەپەسیتی بیڵدینگ سپاس بۆ سەرنجەکانت ئێمە وەلای دکتۆر ئیسماعیل ئەمێ پرسیاری ئەوە بکەم زانکۆی نێودەوڵەتی قەیوان وەکو زانکۆیەکی فرانچایز ئایا توانیوێتی دەرچوانی هەلی کاریان بۆ بڕەخسێنێ یا توانیوێتی بە حکمی ئەوەی پەیوەندی هەیە لەگەڵ زانکۆکانی مالیزیا هەلی خوێندنی باڵایان لە زانکۆکانی مالیزیا بۆ بڕەخسێنێ؟ Thank you very much, Dushwan. This October will be our second graduation, and our first graduation has basically we have more than 90% those graduate get a job. So I believe now maybe he's got 100%. So as I mentioned earlier, that the world now changed very fast because Malaysia and Kurdistan, Iraq is actually very close because of a lot of change nowadays. And there are a lot of situations because the importance of franchise program is we have our own universities in Malaysia which are top 200 in the world, and the other one is one of the biggest university in the world. So they have their own so-called industries attached to that.
And we also have a situation whereby we can also arrange for mobility studies where the students can get the same so-called semester hours which they study here in Kurdistan. So because of that, a lot of things has actually changed in the fast-moving world. It become very like multidisciplinary. When you talk about that, I remember there is an American story of Alice in Wonderland, you know. So one day Alice was walking and he saw the Queens of Heart. And the Queens of Heart was saying to Alice, the world is moving. And for you to be better than the world, you have to move very fast. Faster than the world. So international engagement, industry collaboration are very important in this world. As I mentioned earlier, that since we are studying very fast, the element of, because the students nowadays, what they want are the results, the output. And we'll find that 40, 50 years ago, we don't have so-called like Facebook. We don't have Airbnb, you know, because Facebook, they just give the content. Airbnb, they don't have the hotels. Basically, they just provide the platform, just like Alibaba. So these are the things which actually gives a new rise to education. We are providing an element in Taiwan. We are giving the students a platform whereby they can apply with an international exposure. The world becomes very, very fast because say about 100 years ago, Japan and Korea, I mean especially the Japanese, they send their students to Britain, to France, to Germany. But now it goes a different way. So now we are moving as a one entity, and the development of this entity are very important for the future. And the majestic Kurdistan. So this will be the future we are moving to. دەستەکان خۆش بێ هەڵبەت ئاماژەت بەوەیە کە مانگی ئۆکتۆبەر خولی دووەمی دەرچوانتان لە زانکۆی نێودەوڵەتی قەیوان ڕاگەێنن و لە خولی یەکەمان 90 سەدی خوێندکارەکانتان هەلی کاری خۆیان دۆزیوەتەوە. لێکچوونی کولتوری و ئاینی لە نێوان کوردستان و مالیزیا کاریگەری هەبووە لەسەر بەیەکەوە بەستنەوەی زانکۆیەکی نێوخۆیی لەگەڵ زانکۆیەکی نێودەوڵەتی وەکو ئەوانەی مالیزیادا. ئایا گەر جیاوازی کولتوری هەبوایە، جیاوازی ئاینی هەبوایە، ئەم کارەی زەحمەتترە کرد یا خۆ دەر ئاساییە ڕۆی؟ مەبەستمەوەیە جیاوازیە کولتوری و ئاینی و نەتەوەییەکان کاریگەری هەیە لەسەر پرۆسەی پەروەردە و خوێندن یا لەسەر دروستکردنی زانکۆی هاوبەش؟ Okay, when we talk about similarities and diversity, the most important thing is that there are a lot of things in common between Kurdistan and Iraqi Kurdistan and Malaysia. We are also the producer of petroleum. And our Petronas is one of the biggest oil refinery in the world. And we also an oil production country. And we also have other areas which I believe are beneficial, where we can share in terms of tourism, in terms of aspects of development of downstream products, pharmacy, and a lot of other areas which I believe will be very, very important. For a country to reach a world-class status, as I always envision that Iraqi Kurdistan will eventually reach that in another 30 to 40, 50 years, there's the importance of having a very important team in your own structure. So the team has to be working together, hand in hand, and eventually by looking at this element of coaching. Because what actually happens now is that when you look at a lot of business, international business, for example, it is not necessarily being in the host country. If you were to look, for example, in American countries, like, for example, Walmart started in 1962 in a very, very remote place in Arkansas, America, in Rogers, Arkansas. And in 1979, it reaches 1 billion sales in a year.
In 1994, it reaches 1 billion in a week, and 2014, 1 billion in a day. So the strength of Walmart is actually in two areas. Number one is in terms of the supply chain, which I believe we can also emulate in terms of what we are supposed to eventually learn from them. And the next one is in terms of service. Because when you look at Walmart, they have this 10-feet rule. In terms of when the customer comes within you, 10 feet, you have to ask, hello, can I help you? Or something like that. So there are certain things, I believe. It may take quite a while for us to learn this, but eventually it will show results. So after being here for 6 years, close to 6 years, I believe one of the most important areas which we will evaluate, develop ourselves is in terms of human capital. So the areas of human capital, we should eventually strengthen ourselves, and with the education system and the whole institution behind us, I mean, we can go very, very far. زۆر باشە دەستخۆش سپاس دکتۆر خودر کۆتایی بە پانێڵەکەیەنم بە دوایین پرسیارم لەگەڵ بەڕێستا ئەویش ئەوەیە ئایا بەڕێستان بە حکومەوەی ئەزموونی خوێندنتان هەبووە لە وڵاتانی دەرەوە بۆ نمونە بەریتانیا و لێرە ئەزموونی سەرکردایەتی و سەرۆکایەتیکردنی دوو زانکۆتان هەبووە هەم حکومی و ناحکومی ئەمەوێ پێم بڵێ ئەو پێوەرە نەودەوڵەتانی بۆ خوێندنێکی هاوچەرخ پێویستن کامیان لە زانکۆکانی کوردستانە هەن و کامەیان نین زارە لە پێشەوە ئەو زانکۆی حکومی ئەفو مایکەکەت نزیکەیتەوە زانکۆی حکومی و زانکۆی پرایڤێت لە بەریتانیا نییە هەمووی زانکۆ مستەقیلە و زانکۆی پابلیک یعنی شعبە نە حکومەتە نە ئەوەیە و دیارە طلبە دەبی پارە بدە ڕاستە پارەکە تەکلیفەی تقریباً 30,000 پاوەندە لەوەدا طلبە 11,000 پاوەند دەدا ئەوی تر حکوومەت بۆی دەدا ئەوەکانی هەموو زانکۆیەکان و ئەو 11,000ش وایان کردووە بچی لە بانک قەرز بکە هەم بۆ ژیانی لە جامعە و هەم ئەوەی بانک بە قەرزێکی 101 و 102 بەوەکی زۆر کەم دەیداتێ هەر دەمەکی تەواوی کرد و دامەزرا ئەگەر نامەزرا و قەت ئەو پارێ قەت ناداتەوە بەزەگەر دامەزرا لە پارەکەی دەجێردرێتەوە وردە پارەیەکی بە قستەکی کەم هەتاکو برێ 15-20 ساڵان دەیداتەوە قەرزەکەی دەڕوە و هیچ زانکۆیەکی پرایڤێت لە بەریتانیا نییە تەنیا یەک زانکۆ هەیە بەکینگەهام یونیڤەرسیتی کاتی خۆی تاچەر عادەتەکەیە لە جامعەی ئۆکسفۆرد هەر ئەندامێکی دەرچووی ئۆکسفۆرد ببێتە ڕئیس وزەرا دکتۆرای فەخری دەدرێتێ هەرچەندی داوای کرد دکتۆرای فەخری بدەنێ ڕەفزیان کرد جامعە وتیان تۆ یارمەتی زانکۆکانت لە پارە کەم کردەوە بۆیە مستحقی ئەوە نییە ئێمە پارە ئەوە ئەو شەهادەت بدەینێ کە ڕئیس وزەراش بوو پاش ڕئیس وزەراش هەر حەولی کرد هەر فایدەی نەبوو سوو زانکۆیەکی پرایڤەتی بەکینگەهامی دروست کرد مەجموعەک مامۆستای هینا و هەندێک دەوڵەمەند و ئەوە تەنیا ئەو زانکۆیە لە هەموو بەریتانیا و سکۆتلەندا کە پرایڤێت بی ئەوی تر هەموو ئیشعبە ئەو ئەزمونە سەرکەوتووە بۆ کوردستان بگەڕێنرێتەوە زۆر یعنی مەسەلەن زانکۆ لەوێ حڕیەتی تەواوی هەیە و هیچ کەس عەلاقەی پێدا نییە مجرد حکوومەت ڕقابەی دەکا لەسەر ئایا ئەو پارەی دەیدا بەبێ تەمیز بەبێ ئەوە دەیداتە هەموو کەس نەگی کەڵگەکی فەقیر بوو یا لە مەکتەبەکی باشەبی بیداتەوانەوە کە ئەوە بکە هەر لەوانە یاخود جامعەکە بەرەو فەشەلی دەبا ئەو کاتی تەدەخل دەکات وەیش کە هیچ عەلاقەی بە جامعەوە نییە و دەسەڵاتی ڕئیس جامعە لە ڕئیسی وزەرا ڕەمی زیاتر بیتە بۆچی لەوەی خۆی و دووەم هەر جامعە ئیمکانیاتێکی خەیاڵی هەیە چونکی پارەی زۆر لە مەراکزی بەحث لە خەڵکی دۆنەیشن لەوە ینی میزانێکی یەکجار زۆری هەیە ئەوە نییە و ئەوە بەڕاستی دەتواندرێت تەطبیق بکرێت لە کوردستان و ممکنیشە
بەڵام هەنگاوی پێدەوێتن تۆ مەسەلەن ناکرێت لە بۆ هەموو شتێکی بچووک بچێوە مۆزارەت بچیا ئەوێ بچیا ئەوە بکە دەبی زانکۆ سربەخۆی تەواو بیتن یعنی بەبێ سربەخۆی زانکۆ ناتوانی زانکۆ پێشکەویتن سربەخۆی هەم لە ڕووی زانستی و کارژێڕی و دارایی هەموو شتەگەوەکە غەڵەتی کرد ئەوەی دەکرد محاسبە هەیە ڕقابەی مالی هەیە دەتواندرێ ئەوە بکرێ بەڵام وەکو ئەوە یعنی معقول نییە مەسەلەن تەماشا دەکەی جامعەک برێوەکو جامعەی سولەیمانیە هەزاران کادری مامۆستاوەی تێدایە بستە شوێنێکی تر تەماشا دەکات دووسێ کادرن و ئەو قەراریەوە بدا ناکرێشتیوە بۆیە بەڕاستی زۆر مهمە کە ئیستقلالەتی جامعات ڕێگای بدرێتن زۆر ڕاست و جامعاتیش چۆن پێش دەکەوی دیارە پێوەەر هەیە لە دنیادا سێ پێوەری ئەساسی هەیە بۆ قیاسی زانکۆیەکان یەکیان QSە یەکیان تایمە وەتیچیان ئیشەنگێ هایە و لەو سیانە تقریبان هەمویان وەکو یەک یا شتی تری هاویشتی تێزەرێ مەسەلەن یەکەم شت ئەکادمیک ڕپیوتیشن ئەوە سەتا چلی لەسەرە جامعەکەت چۆنە و بەلای کەمەوە تووردە وردە تا جامعەکی باشی بگەیە ئەوە چیوە دەبی نزیکەی 150,000 کۆنێکشنە تەبی لەگەڵ جامع ئەوەی ترگن لە 120 وڵات کەەوە کارێکی زەحم ئاسان نییە دووەم ئەکادمیک ڕپیوتیشن کە ئەوەش ئەوە کەی گوتمان دوم مامۆستا و نیسبەتیان چەندە ئەوەش 115 لەسەرە سیتیشن ئەن فەکەڵتی ئایا ئەو سیتیشنەکەیان و لەگەڵ ئەکادمیەکەیان ئی 5 ساڵ تەقسیمی دەکاتن ئایا چەند بووە ئەوە حسابی بۆ دەکەن ئەوە 120 ڕاست employment reputation ئایا ئەوانەی تەخەروج دەکات دامەزراندنیان چۆنە لەو بەعزێکیان ئەوەیان کەم کردیتەوە بۆیە ئەوانش بێوەری ئەساسینە بۆ ئەوەی تۆ بیانگەیەوەی ڕاست ئێمە بەڕاستی وەکو لە بەحث زۆر لە دواوەی و ئەو بەحسانەی بڵاوی دەکەی مەسەن تۆ لە دەرەوە بەحث دەکەی ئەو بەحسە بڵاو نابێتەوە کە شتێک بتواندرێت ئیستیفادەی لێ بکرێ نەگەتووەرەوە کە و دەنووسرێ و یاڵا ئەوە لە جامعە مجەلەی جامعە بڵاو دەبتێتەوە ئەوە نیشتیوان نییە لەوێ مجەلەی جامعە نییە و شت بڵاو بکرێتەوە هەمووی سربەخۆیە ئەو ئەقامە ئەتوو دەوڵێتەوە مەسەلەن ئەتوو بۆ وەکو نێشەر ئەکو ئەگزامپڵ ڕەنگبی 400-500 ملیۆن بەحسی لە بۆ بێ لە ساڵێکی بەڵام ئەو نیاتی 200-300 بڵاو دەکاتەوە ئەوی تر هیچی بڵاو نابتەوە زۆر ڕاست یعنی بۆیە زەحمەتە ئەوەکان کە لەو دەبی ئیمپاکت فەکتۆرێکی بەرزی هەبیت بۆیە تو لەوێ ئەو پارە و ئەو شتێک چۆن بەحسەکی دەکەی لەوێ پارەی تێدەچی بەلای کەمەوە جاری وایە 100,000-150,000-200,000 تێدەچی بەحسەکە بەڵام شتە نەتیجەی هەیە و پارەی زیاتر پێدەینتەوە جامعەکە دەستەکانە خۆش بێت زۆر سوپاس هەڵبەدەم باس و بابەتانە ئاوکێشن پێویستی بەکات و دەرفەتی زیاتر هەیە بەڵام لەبەر کەمی کاتەکە ئێمە ناچارین لەرەیە کۆتایی پێبێنین زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر خدر مەعسووم هەورامی سەرۆکی زانکۆی نێودەوڵەتی تیشک زۆر سپاس بۆ پرۆفیسۆری ئایدەدار دکتۆر ئیسماعیل عەبدوڕەحمان سەرۆکی زانکۆی نێودەوڵەتی قەیوان زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر ئومێد ڕەفیق فەتاح سەرۆکی زانکۆی جیهان لە سلێمانی بەخێر بێن جارێکی تر سەرسەر و سەرچاوان سپاس بۆ ئامادەبوون و تەحملکردنی ئێوەش سپاس.